لا لا باسی هەواکە بکەین لەبەرەوەی پێنجشەمەی ڕۆیش مەجاڵمان نەبوو دانیشین ئەیتر پێیان باش بۆم پێنجشەمەیە هەردووشی بەیەکەوە باسی ئەنەسیمان دۆست و ئەنەکسیمێنیس لە ڕاستیە خۆی ئەم سیانە هەر سێکیان بەیەکەوە خەڵکی میلیتۆز بوون با بڵێن سێ غەزەبەکەی میلیتۆز لای سێ غەزەبەکەی ئەسی ناشمان هەیە سێ ئاگری قۆرە ئاگر نەمەنەر یەکەی شتێ بوو یەکی هەوا بوو یەکی ناخۆدا بوو یەکی شان ئاو بوو ئەنەکسیمێنیس وا پێچێ لە هەنێ لەو بەڵگە مێژوانەی کە هین کراوە گەشتووەتە دەستمان و توێژنەوە لەسەر کراوە تەمان مامۆستای یەکەمی وەکوی کە مامۆستا فێرمەکەی کە هین کراوە ئەنەکسیماندرۆسە بە هاوڕێی وە بەیەکەوە گفتوگۆیان کردووە بەڵام لە شوێنێکی تریشا باسیەوە کرێ کە پارمەنیدیش مامۆستایی بووە چونکی زۆرێک لە بۆچوونەکانی ئەنەکسیمێنیس تەوان زۆر بۆچوونی نیە ئەویش چەند شتێکی کەمی چەندێڕێکی کەمی پارێزراوە ئەوانەی تر مەسەن بارەی بۆچوونەکانیەوە لەلایەن خەڵکی ترەوە باس کراوە بەڵام گرنگ زۆر گرنگ بۆچوونەکانی ئەویش کە ئەڵێ مەسەن یەکەمی سەرەتا باڵێن یا بنەڕەتی هەموو شتەکان هەوایە زۆرێک لە توێژەران ئەڵێن ئەوەی کە مەسەلەن ئەنەکسیماندرۆس پێی وابوو کە ناکۆتا یەکەمی سەرەتایە ئەسڵەن ئەوە وەکو نەزانراوێک داینابوو باشە وەکو نەزانراوێک داینابوو ئێمە نازانین چییە و ئەنەکسیمانیس هاتووە ئەم نەزانراوە هینەکە کەشفەکە ئەڵێ هەوایە بەڵام ڕایشی تر ئەوەی کە مەسەلەن لە هەر لە کۆنەکان وەکو سیمبلیپیۆس ئەوەی کە بابلێنەوە بۆ چوونەی ئەنەکسیماندرۆس کە هینی کردووە سیمبلیکۆسە لەلایەن سیمبلیکۆسەوە پێمان گەیشتووە ئەڵێ نەخێوانیە ناکۆتا مەسەن هەر خۆی بوونێکی بنەڕەتیە یعنی بوونێکی ئۆنتۆلۆژی خۆی هەیە و بەڵام تر سروشتەکەی ئاوایە کەس نازانێت چییە دیاری ناکرێت والحاصل لەلای هین لەلای ئەنەکسیمێنیس ئەڵێ ئەو بوونە ئەو یەکەمی سەرەتایە هەوایە و لە هەموو شتەکان تەنکترە نابین دێ ئێمە نایبینین تەنها ئەو کاتە هەستی پێەکەن یا درچی پێەکەین کە با بڵێن بینەکانی دەرەکەوێت نەتیجەکانی دەرەکەوێت یا ئەجوڵێ یا شتێک دەکات و لەو ڕۆژەوە کە با بڵێن ئەو یەکێتێ دروست کاتەوە لە بینی دوو دنیاکەیە دنیای گەورە و دنیای بچووکە پێی وابووە کە وەکو چۆن ڕۆح طبعا ئەمە هەر بە زمانە تالیسەکەی گەر باسیکەین بە هەمان ئەنالۆژیا یان بە هەمان هاوڕێژەیی ئەڵێ وەکو چۆن ڕۆح جەستە ئەهێڵێتەوە لە یەشێتێکا ڕایگرتو نایڵە هەڵوەشێتەوە و لە ژیان نابێ بە هەمان شێوە هەواش هەموو شتەکانی هەموو ئەوەی کە لە دنیا هەیە لە دنیا سروشتەکەی هەیە ڕایگرتووە و نایڵێ لێگەڵ بۆشێتەوە یعنی هەموو شتەکان بە بۆنەی هەواوە هەن تا ڕادێگەم بۆ چونەی پێچەوانەی ئەو ڕایە و بۆ چونەیە کە ئەڵێ ئەمە پێچەوانەی ئەو بۆ چونێ ئەرۆڵە پێچەوانەی ئەو بۆ چونەیە کە ئەڵێ ڕۆح لە ناو جەستەیە یعنی لە لای ئەنەکسیمانی زوا دەرەکەی کە ڕۆح نەگوا دەرەکەوێ هەر خۆی وا بگینیەکات دەریەخات کە ڕۆح لە دەرەوەی جەستەیە باشە ئەگەر بیرتان بێت لە دانیشتنی یەکەما کە باسی شعرەکانمان کرد شعرە بەیتەکانمان کرد لای ئۆمیرۆس وتمان ئەگەر بەیەشێک بە ئۆمیرۆس بوو تا باسی ڕۆحی کردایە پێی سیر بوو تا ئەگەر بڵێ فڵان کەس ڕۆحێکی ئازایی هەیە یا ڕۆحێکی مەردانەی هەیە یا ڕۆحێکی چوزارم دادپەروەرانەی هەیە چونکی لە لای ئۆمیرۆس وتمان ڕۆح ئەو کاتە ئەبینێ کە کەسەکە ئەمرێ باشە ئەو کاتێک کە ئەمرەی ترە بێ بە یعنی ڕۆحی ئەبینرێ و باسی ڕۆحیەکرێت یعنی ڕۆح بۆ هین بەکارێنە فعلا لای ئەنەکسیمانی شتێکی ئاوا هەیە چونکی ڕۆح لە دەرەوەی جەستەیە باشە لە دەرەوەی جەستەیە و وەکو هەوایەک مەسەڵەن بە دەوری ئەم جەستەیە وای لە جەستە کردووە کە
هین بێت با بڵێن بمێنێتەوە لەگەڵنەوەشێ لەو یەکێتیایە بێت و لێرەوە ئەیبا بۆ شوێنێکی تر وەکو چۆن هەوایەک مەسەن بۆ نمونە کە هەڵەکە بایەک هەڵەکە گەڵایەکە با بۆ شوێنێک و ئیتر بەو شێوەیە لەناو هینایی هێڵێتەوە بە هەمان شێوە مەسەڵەن ئەڵێ ڕۆحیش ئەو هەوایەیە کە لەشە هێڵێتەوە و لە دنیا گەورەکە ئەوەیە کە مەسەڵەن دنیای هێشتۆتەوە طبعا لەلای ئەم هەوا بە پێی تایبەتمەندەکانی هەوا خۆیەوە خۆی کە ئەرەکسیمانەسیش ئیشارەتی پێەیە خۆی لە خۆیان مەسەڵەن جوڵە دروستەکە یعنی پێویستی بەوە نەبووە یعنی سەلماندنی زۆر بکا وەکو تالیس سەلماندنی زۆر بکا بەوەی کە مەسەڵەن ئەو سروشتە خۆ جوڵێنەی باتێ و ئەوی تر جوڵێنەرەکەی باتێ چونکی هەوا هەم خۆی جوڵێنێ هەم شتەکانی تریشە جوڵێنێ یعنی ئەوی هێزەی هەیە ئەو هێزە جوڵەیەی هەیە و ئەژڵێت یعنی سوود لە ناکۆتاکەی هین وەرەگرێ ئەڵێ ناکۆتا هەوا هەیە و هەوا ئەو با بڵێن ئەو بوونەیە کاتێک کە مەسەڵەن زەوی دروستە بێ یا گەردون دروستە بێ یان خۆر دروستە بێ ئیتر هەوا دێ بۆشاییەکان پڕەکاتەوە یعنی ئیتر بۆشایی نامێنێت بۆیە باسی بۆشاییەکان چونکی دواتر لە لای دیموکرۆتۆس و ئەوان دیمۆکرێتیس و لە لای دیمۆکریتۆسی لەفچیپۆس زیاتر باسی بۆشاییەکان دیمۆ لە لای دیمۆس و لەفچیپۆسی نەکەن باسی بۆشایی و پڕەکەن یعنی هەج بوونێ مەسەڵەن بوون و پرچیۆمانە والحاصل هەوا ئەو شتەیە کە بۆشاییەکان پڕەکاتەوە و شتەکان ڕائەگرێ لەو یەکێکیان ڕاگرێت دنیای هین ڕائەگرێ و ئەسڵان لای ئاریستۆتەلیسیش کە باسی هەواکەی هینەکە با بڵێن هەوای ئەنەکسیمانیسەکە ئەڵێ ئێمە ئەو ژیانەی کە هەمانە لە ڕێگەی هەناسە هەڵمژین و هەناسە دانەوە مەسەڵەن ئێمە ژیانمان هەیە و ئەگەر مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ئاو وەکو بوونێکی بنەڕەتی ژیان وەربگرین کە مەسەڵەن هیچ کەسێک ناتوانێت یا هیچ گیاندارێک ناتوانێت تا چەند ڕۆژێک بەبێ ئاو هەڵبکە بۆ هەوا مەسەڵەن ئەمە قورسترە بێ ئەمە چەند دەقەیەک یا مەسەڵەن چەند ساتێک دەتوانین مەسەڵەن بەبێ هەوا بشین بۆ هەموو وجودی جوایە بالضبط آخر ئەوی جوالەیە طبعا ئەنەکسیمانیست ئەڵێ هەوا هەموو وجودی ڕاگرتووە یعنی هەموو گەردوونی ڕاگرتووە هەموو کۆزمۆسی ڕاگرتووە و چۆن مەسەڵەن بەم شێوەیە کۆزمۆسی ڕاگرتووە بەم شێوەیە مرۆڤیشی ڕاگرتووە و ئەسڵەن ڕۆحیشە و وەکوی کە وتیشمان تا ڕادێک زۆربەی زۆری هەم ئەم سیانەش و هەم ئەوانی تریش کە دیتر وردە وردە بە هین با بڵێن بە ئاشکرای تر پرسی خۆیەتە ئاراوە یعنی ئەمان واهینیان کردووە لەم بۆ چوونەکەمانی کە پارێزراون تا ئێستا وا دەرەکەی مەسەن کاتێک کە باسی یەکەمی سەرەتاکەن هەموو ئەو وەسمانەی کە ئەیدەن بەسەر یەکەمین سەرەتایە هەمانە وەسمانەیە کە بۆ خوش یعنی یەکسەر تۆ لایرادی یەکسەر خەیاڵە ڕۆ ئەڵێ خۆ فعلا خوش هینێکی ئاوایە هەیە سروشتێکی ئاوایە یعنی هەوا ئەگەر لە دیسان لە هینەکەەوە لە ڕووە ئاینەکەەوە تەماشاکەین یا ئاین ناسێکەوە تیۆلۆژیا ئۆرفێۆسێکەوە سەیری کرد دیسان هەوا مەسەڵەن بۆ نمونە خۆی گشتە یا مەسەڵەن یەکە و ئەچێتە ناو هەموو یەکێکیشمانەوە یعنی بە فعلین ئەمە بە پراکتیکی ئەمە هینیشەکەی ئەیبینین کە هەوا لە هەموو هەناسەدان و هەناسە هەمووژینەکە ئەمە بینینەوە کە مەسەڵەن یعنی بە بۆ چوونە یا بە دیدە ئەنەکسیمانیسیەکە خوایەتە ناومانەوە و ئەشی دێنێ یعنی ئەشیەینەوە بە ئەیکێنەوە ناو تێخانەکەش تێخانە گشتەکەی ناکۆتاکەی ئەنەکسیماندۆسیش طبعا ئەوش هینی زۆر کەم چەندێ ڕێک ئەوەی کە پارێزراوە ئەوانی ترم بۆ چوونی کێشەرەکانەکە باس کراوە لەوانش ئەڵێ یەکەم سەرەتا هەوای وەکو کە باسمان کرد نابین لێ زۆر تەنیکە ئێفێریایە ئێفێریا یعنی هینی نییە چڕ نابێتەوە یعنی خۆی لە خۆیان وەکو سروشتەکەی خۆی چڕ نابێتەوە بەڵام لە بارە
جیاوازەکانە مەسەڵەن شڕە بێتەوە یا ڕوونە بێتەوە و لە شوێنیشە یعنی ناکۆتایە یعنی شوێن دەرەقەتی نایە یعنی ئەوە نییە بڵێ مەسەڵەن شوێنێکمان هەیە نا شوێنێکمان هەیە بەس لەم شوێنەیە هەوا هەیە ئەم لە دەروەی شوێنیشە هەیە ئەمە تا ڕادێک ئەو هینێ ئەو بۆ چوونە پارمەنیدیە کە پارادۆکس هەڵەگرێ باسی پارادۆکسەکانەکە ئەو لێک دژیانەی مەسەڵەن بۆ چوونێکمان هەیە ئەڵێن شتەکان ئاوایە بەڵام دوایی هەر بۆ چوونەکەی خۆمان دژە بە و بۆ چوونێکە هەمانە بۆ چوونە سەرەتاییەکانمان طبعا پارادۆکسی پارمەنیدی دوایی پارادۆکسی زینۆنیشمان هەیە لەسەرەوەیە ئەوە وتمان سڕی نییە هەموو شتێک لە هەواوە هاتووە و ئەشگەڕێتەوە بۆ هەوا یعنی لە هەواوە پێی وا بۆ مەسەڵەن بۆ نمونە ئەنتیسیمانیز پێی وا بووە کە هەوا لە ساردیە شڕە بێتەوە باش ها و لە هینیش چڕە بێتەوە تر سەرەتا لە بارە سەرەتایەکە یەکەم جار لەوانەیە بە بەفر بە سەهۆڵ دوایی وردە تا مەسەڵەن دو حاڵەتی چڕبوونەوە یا مەسەڵەن دو حاڵەت لە حاڵەتێکی زیاتر ڕۆشتووی چڕبوونەوە بووە بە خاک یا مەسەڵەن بووە بە ئەو توخمەی کە مەسەڵەن وردە خاک دروست دەکات و لە ڕوونبوونەوەشیە ئەبێ بە گازەکان لە زیاتر ڕوونبوونەوە ئیتر کە تەواو ڕوونە بێتەوە نازانم عەکسی ڕوونبوونەوە چڕبوونەوە بەڵێ ئەبێ بەهین ئەبێ بە گازەکان و ئیتر لێوێشەوە ئاگر دروستە بێ یعنی هەر لە هەواوە ئەم ئەو دوو جووتەی کە هین باسێکە دوو جووتە لێک دژەکەی کە مامۆستاکەی باسیەکانی سنان دۆست باسیەکە لە هەواوە دروستە بن یعنی ساردی و گەرمی و تەڕی و وشکی لە هەواوە دروست بوون و هەموو یعنی ئەوەی کە ئەو ئەستێرانەی ئەو تەنە ئاسمانیانەی کە هەشن ئەمانش دیسانەوە هەر لە ڕێی هەواوە دروست بوون و ئەو هەڵواسراویەی زەوی و ئەستێرەکان و هەسارەکان و ئەمانەش دیسان هەر بەهۆی هەواوە هەیە و ئەم بەهۆی هەواوە ڕاگیراون یعنی بەو شێوەیە هەڵواسراون یا چزانم لەسەر ئاونین یا لە شوێنەکان نەچەقیون تا ڕادەیەک ئەمە واکە کە مەسەڵەن بۆ نمونە شێوەی ئەستێرەکان دیاری بکە لە لای یعنی ئەنەکسیمێنیس پێی وا بۆ یان خاڵکە کە مەسەڵەن ئەستێرەکان شێوەیەشی دیسکیان هەیە یعنی بازنەیەکی پانیان هەیە و بۆیە بەو شێوەیە بە ئاسمانەوەن لەبەرەوەی هەوا لە ژێرەوە پاڵیانەنێ لەسەریشەوە بە هەمان هێز پاڵیانەنێ ئیترە مەژوای کردو کە ئەستێرەکان بە ئاسمانەوە بوەستێن بۆ زەویش بە هەمان شێوە یعنی ئەوەی کە هین باسێکرد ئەنەکسیماندرۆس باسێکردی چوار هێزی یەکسانمان هەیە ئەم چوار هێزە یەکسانەوەکەن کە گۆی زەوی هینکەن ڕاگرن بە جێگیری لەلای ئەنەکسیمێنیس ئەڵێ نەخێر ئەتوانی مەسەن بۆ نمونە هینی تریشمان هەبێ یان بۆ نمونە بەڵگەی ترمان هەبێ بۆی کە زەوی هەڵواسرا و ناکۆتاژ نەبێ یعنی ئەم هینەش نەبێ ئەم بۆ چوونەش نەبێت کە هین باسەکە چوار هێزی یەکسانەوە پاڵی پێوەرن ئەتوانێت مەسەن بۆ نمونە هەر بە هەوا مەسەن ئەم با بڵێن ئەم بۆ چوونە بسەلمێنێ ئیتر منش چیوای ترم لەماڵە سەر ئەنسیمانیس خۆی هەر هاوڕێیە بوو کاگالان لە تیزیاشە بۆچون ئینیتیاوە هەیە کە ئەگەر تەنێک لە ناوەڕاستی کۆمەڵێک تەنی چواردەوریادانی هەمویان یەک بارستایان هەبێت تەنەکانی چواردەوری هەمان خەبارشیان هەبێ هەمان خەبار و بارستایان هەبێ و بە ئەندازەیەک لە تەنەکەی ناوەڕاستەوە دووربن تۆ توانین تەنەکەی ناوەڕاست بە هەڵواسراوی دانێ بەس سەری کرد هین چیە کرد ئەنەکسیماندرۆس طبعا لە شێوە گۆیەکەی ئەوەم بەبیر چوو تا ڕادێگەڵە شێوەی گۆیی نازانمە هینە چی پێڵێن هینێکمانێ قوچەشی ئەوەی خڕێکە و بچووکە بێتەوە باش قوچەشی هەیە بۆچی ئەم هیناڵێ کاتێک کە یەتە سەرەوەی مەسەن بۆ نمونە قەبارەی هەموو هەسارەکان یا مەسەڵەن تەنە ئاسمانیەکان و زەویش پێوێ
چیە کات ئەڵێ زەوی بەو شێوەی کە هەیە ینی یاما بڵێن خۆر یەکەم لە بازنەی دەرەوە یەکەم جار خۆر دێت کە قەبارەکەی 27 ئەومەی زەویە دووەم جار یان لە بازنەی دووەمە مانگ دێت کە بچووکترە قەبارەکەی 18 ئەومەی زەویە سێم جار ئەستێرەکان دێن کە قەبارەکەی 9 ئەوەندەی زەویە چوارەم جار زەوی دێت ئەم هینە ئەم تەشکیلەیە کە هینی کرد یعنی بازنەیەکی گەورەمان هەیە با بڵێن بۆ قەبارەی 27 زەوی دوای بازنەیەکی بچووکتر دوای بازنەیەکی بچووکتر دوای زەویمان هەیە ئەم قوچەکێ دروستەکە ئەم شێوەیەکی وەکو ڕەحەتیەکە یا قوچەکی دروستەکە ئەوە باش فێری قوچەکی ئەجا ئەمەش بۆچی بۆ شێوەی وتووە ئەڵێ 4 ضربی 3 ضربی 3 ئەکاتە 27 یعنی لە ئاستی چوارەمایە لە پلەی چوارەمایە ئەوەی دووەمیان 3 ضربی 3 ضربی 3 ئەکاتە 2 ضربی 3 ضربی 3 ئەکاتە 18 لەوەی دووەمیشانە 1 ضربی 3 ضربی 3 زەویش کە خۆی لە شوێنەکەی خۆیاتی 0 ضربی 3 ضربی 3 یەکسانە بە 0 بۆیە بەم شێوەیە ئەوە قەبارەی هینەکانیشی دیاری کردووە ئەنجا ئەوەش کە باسە کرد فعلا لەوەی ئەنەکسیمێنیستی شاباسی ئەو هیناکەن ئەو ئەمە طبعا دوایی لای ئەقلیدیسیش باسە کرد ئەفکلیدیس باسی ئەو باڵێن ئەو چەقەی بازناکرێکە بە هەمان دووری دوورە لە چێوەکەیەوە باڵێن لە دێوارەکانیەوە لە سنوورەکانیەوە و هێزێکی ئاواشی هاوهێزێکی یەکسانەکە مەسەلەن هەر هەمیان بە یەک پاڵە پەستۆ پاڵەنێن و یان ڕایە کێشن ڕایان گرتووە فعلا ئەوە بۆ شێوە زەمە مەسمۆ ینی هینیش ئەنەکسیمێنیس حولی ئەوەی یا بوو کە مەسەلەن ئەم هینە یەکێتەکە بینی دنیا گەورەکە و دنیا بچووکەکە لە ڕێگەی هەواو دەستێتەوە دیزاینی گەورە